بەناوی خۆی گەورە سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە حکوومەتی کاربەڕێکە دەکەین لە دەستوری هەمیشەی عراق و لە شیکردنەوەی دادگای فیدراڵیدا بزانین حکوومەتی کاربەڕێکەر چۆن وەسف کراوە جا چ لە هەرێم بێ چ لە عێراق بێت. حکوومەتی کاربەڕێکەر لە هەرێم تەمەن دادگای فیدراڵی لە 35 ساڵی 2023 پەرلەمانی هەڵوەشاندەوە. لەو کاتێک کە پەرلەمان هەڵەوەشێتەوە ئۆتۆماتیکی حکوومەت ئەبێتە حکوومەتی کاربەڕێکەر بەپێی بڕیارەکە لە 6 یانزەی 2022 حکوومەت کاربەڕێکەرە چونکە ماوەی یاسایی تەواو بوو درێژکرایەوە و دادگای فیدراڵی هەڵیوەشانەوە کەواتە زیاتر لە 2 ساڵ و نیوە حکوومەتی ئێستەی هەرێم حکوومەتێکی کاربەڕێکەر. ئەنجا بابزانین حکوومەتی کاربەڕێکەر چی ئەکات و ناتوانێت چی بکات. باش حکوومەتی کاربەڕێکەر لە دەستوری عراقدا مادەی 64 دەستوری هەمیشەی عراق ئەڵە کاتێک پەرلەمان هەڵدەوەشێتەوە حکوومەت دەبێتە کاربەڕێکەر کەواتە 2 ساڵ و نیوە حکوومەتی هەرێم حکوومەتێکی کاربەڕێکەرە ئەمە بەپێی مادەی دەستوری. باشە حکوومەتی کاربەڕێکەر ناتوانێت ئەم کارانە بکات کە ئێستا باسییانەکەین. ئەو بڕیارە کارژێڕیانە گەورای ئەو بڕیارە کارژێڕیە گەورانەی کە لەسەر داهاتووی هەرێمە بڕیاری کارژێڕی داهاتووی گەورە ناتوانێت بە هیچ جۆرە بگات. پرۆژە یاسا ناتوانێت پێشنیاز بکات. باشە گرێبەستی قەرز ناتوانێت واژ بکات قەرز وەربگرێت. پلە باڵا دابمەزرێنێت یان هەڵی بۆشێنێت ناتوانێت هیچ پلە باڵایەک هەم لابرێت لە پۆستەکەی هەم چی لێ بکات دای بمەزرێنێت. هەیکەلی وەزارەت و فەرمانگەکان دابڕژێتەوە ناتوانێت دەستکاری هەیکەلی وەزارەتەکان و فەرمانگەکانیشکە گەوریان کە یان بچووکیان کە. ئەمە لە دادگای فیدراڵی کاتی لە ساڵی 2022 پرسیار لە دادگاکرا کە ئایا حکوومەتی کاربەڕێکەر تەفسیرتان بۆ ئەو مادەی دەستور چیە بەم شێوازانە باسی کرد یەکێک لەوانە کە ناتوانێت گرێبەست واژوو بکات. باش حکوومەتی کاربەڕێکەری هەرێم چی کردووە لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەیە کە کاربەڕێکەرە پرۆژەی ڕووناکی داناوە گرێبەستی نەوت و غازی کردووە و پێدانی تاقیگە حکوومیەکان بە کۆمپانیەکان کە ئەمە هیچیان حکوومەتێکی کاربەڕێکەر بە پێی شرۆڤەی یاساناسان ناتوانێت بیکات چونکە پرۆژەی ڕووناکی نرخی زیاد کردووە نرخیش دەبێت پەرلەمان دەستکاری بکات نەکو حکوومەت بە ئارەزوی خۆی دەستکاریکە. گرێبەستی نەوت و غاز ناتوانێت گرێبەستی گەورە چکە لە پێشتر ئاماژەمان پێکرد ئەنجام بدات و پێدانی تاقیگە حکوومیەکان دیسانەوە بە کەرتی تایبەت بە کۆمپانیەکان ئەمەش لەسەر هاوڵاتی گران بوو ئەمیش دەبێت پەرلەمان قسەی لەسەر بکات. ئەمەی کە باسمان کرد لە بەژمارەی ئەم جارەدا حکوومەتی کاربەڕێکەر بوو لە دەستوری هەمیشەی عراق هەروەها لە ڕوانگەی دادگای فیدراڵیەوە کە دەتوانێت چی بکە و چی ناکات. تەنها ئەوەی ئەتوانێت بیکە ڕایکردنی کاروباری ڕۆژانەی خەڵکە و هیچی دیکە.